What's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که لڤیدیۆکی نەدا گەڕامۆلاتان. لەم ڤیدیۆدا باسی دەڕستە و پرسیار و دەستەواژە ئەکەین کە پەیوەندی بە ئیش و کارەوە هەبێت. با بە یەکەم دانیان دەست پێ بکەین و بێنەر پێشچاوی خۆت کە لەگەڵ کەسێکا قسە ئەکەیت و ئەم پرسیارانەت لێ ئەکات. یەکەم جار پێت ئەڵێ What do you do? What do you do? واتە ئیشت چییە؟ یان چه ئیشێک ئەکەیت؟ تۆش ئەگەر بتوێ وەڵامی ئەم پرسیارە بیتەوە ئەڵێیت I am بۆ نمونە a doctor. I am a doctor. من دکتۆرم. یان ئەتوانیت هەر شتێکی تر کە بیڵێیت بۆ نمونە ئەڵێ I am a teacher. من مامۆستام. I am a businessman. من بزنسمانم. ئیتر بەم شێوەیە اینجا لەوانێت دواتر پرسیارە لێ بکات و پێت بڵێ Where do you work? Where do you work? Where do you work? لەکوێ ئیشەکەیت؟ ئەمە مەبەست لە شوێنی ئیشەکەتە. تۆش ئەتوانیت وەڵام بیتەوە بڵێیت I work at AsiaCell. من لە ئاسیاسەل ئیشەکەم. I work at ئیتر ناوی ئەو کۆمپانیایی کە ئیشی لێ یەکەیت ئەیڵێیت I work at Microsoft. I work at Apple. I work at Tesla. ئیتر هەر کۆمپانیای کە ئیشی لێ بکەیت ئەیڵێیت. دوایەم پرسیارانە پرسیارێکەیە کە لە کۆمەڵگەی خۆمانە زۆر بەکارەهێنێت و بەڵام لە کۆمەڵگەکانی تر زۆر عیب ئەم پرسیارە بکەیت. هیوادارم کە ئەم پرسیارە لە کەس نەکەن و ئەگەر هەر کەسێکیش ئەم پرسیارەی لێکردن وەڵامی نێنەوە. ئەویش ئەوەیە کە پێت ئەڵێ How much do you make? یان How much money do you make? How much money do you make? چەندێک پارە پەیا ئەکەیت؟ ئەم پرسیارە زۆر عیبە. یعنی چه پەیوەندیکی بە تۆ هەیە کە چەندێک پەیا ئەکەیت؟ ئەگەر سەرنجتان دابێت لە زۆربەی ئەو بەرنامانی کە لە تەلەڤیزیۆنێک کات کە ئەڕاتە ناو خەڵکەوە و پرسیار لە خەڵکەکات لە زۆربەی بەرنامەکان پرسیار لە ئەو خەڵکە ئاکات ڕۆژی چەندێک پەیا ئەکەیت یان معاشەکەت چەندە هەر زۆر عیبە و پرسیارانە. بە هەر حاڵ ئەتوانیت چەند شێوازێک هەیە کە وەڵامی ئەم پرسیارە بیتەوە و معاشەکەی خۆشتی پێ نەڵێیت. بۆ نمونە ئەتوانیت بڵێیت I make enough. I make enough. واتە بەشی خۆم پەیا ئەکەم. ڕستەی پێنجەم I am unemployed. I am unemployed. واتە بێئیشم. Unemployed واتە بێئیش. کە بە کەسێکت وت بێئیشیت ئەتوانیت پێی بڵێیت I am looking for work. I am looking for work. واتە بۆ ئیش ئەگەڕێم. I am looking for work. بۆ ئیش ئەگەڕێم. حوتەم ڕستە I run my own business. I run my own business. واتە ئیش و کاری خۆم بەڕێوە بەم یان ئیشی خۆمم هەیە. مەبەستەوەیە کە کۆمپانیایەک یان شتێکی خۆتت هەبێت I run my own business واتە کۆمپانیای خۆم بەڕێوە بەم. run بە مانای ڕاکردن دێت هەروەها بە مانای بەڕێوەبردنیش دێت. ڕستەی نۆیەم I am a freelance designer. I am a freelance writer. I am a freelance journalist. freelance واتە کەسێک کە بە سەربەخۆ ئیش بکات. بۆ نمونە دیزاینەرێک لەگەڵ هیچ کۆمپانیایەک ئیش ناکات بەڵکو کاتێک کە کۆمپانیایەک دیزاینێکەوێت پێڵێت کە بۆی دیزاین کات و پارێکی دیاریکراوی ئەیاتێ. بەڵام ئەم دیزاینەرە لەگەڵ کۆمپانیاکە ئیش ناکات بەڵکو تەنها ئەو ئیشە تایبەتیان بۆ ئەکات و تاو. یان بۆ منە وێنەگر ئەو وێنەگرانەی کە بۆ منە لە پارکەکانە هەن ئەوەش بە هەمان شێوە فریلانسە. فریلانس واتە ئەوە. کۆتا ڕستەی ئەم ڕۆمان بێنەر پێشچاوی خۆت کە تەمەنت گەشتۆتە 65-70 ساڵێک و خەڵک پرسیارە لێ ئەکات ئەڵێ ئیشت چییە؟ تۆش پێیان ئەڵێیت I am retired. I am retired. واتە خانەنشینم. Retired واتە خانەنشین. بەم شێوەیەش ڤیدیۆی ڕۆمان کۆتایی هات. ئەگەر حەسان لەم جۆرە ڤیدیۆیە لایکی بکەن و پێمان بڵێن چه جۆرە ڤیدیۆیەکی تر بڵاو بکەینەوە و ئەگەر حەسان لێنێ دیزلایکی بکەن و بە هەمان شێوە پێمان بڵێن کام جۆرە ڤیدیۆ بڵاو نەکەینەوە. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.